ئەی وەی لەو هەڵمایە ئەم جارەچی قەومایە لا نێوان دوو ژندا بەدبەختی سادی گلایی لە کەس مەکە دایکە بخۆی پێخۆشبووی لە پارکێ دەخەوێ بۆ خۆی چی پێخۆشە ناڵە لە ترسی منداڵان ناوێرە بێتەوە ماڵێ. سلام علیکم. کاسەدی سۆدی باسی ئێستا پارێز چا سەرت دەدەمێنێ ئەوەی ببۆ ماڵی باشە پارێت چا سرم مەدێ پارێک سرم دێت و شێ شێتە مەکە منی کاکسعدی بە قوربانە دەبم هەولی ئێوتی ئەوە تەواو دیارە کە تێکچووە بەڵام با فەحسوشتەکانمان بۆی بۆ دڵنیابوون تاکیدکەنەوە ئەگەر شتێک بێ پێمان هەڵە جارەکە ئاسا هیچ دیار نییە زاوە ڕۆژ بە ڕۆژ خراپتر ئەبێت چی بکەم خۆیە بەخوا ئەخر کارێکی مهمم بێت. هەزار میمە بێ ئیسە خۆیەکە سەد ئیشبانەیە مەغزەری چ مەغزان زۆر مشەوەشە مشەوەشە مەوە ڕاستەکامە چۆ هەزار ئیشبانەیە دوو ماڵ و یەک سادی دووشەممە کاتژمێرنەوە